سڵاوتان لێبێت خۆشەویستان لە سەرەتای مانجی پیرۆزی ڕەمەزاندا بە گەورەییەوە باس لە پیرۆزیەکەی و مانگە دەکەین و باسیەوە دەکەین کە ئەو مانگە جگەلەوەی کە عیبادەت و واجبە لەسەر هەمومان بەڵام چەندەها سوودی هەیە. لەو مانگەدا ئینسان دەتوانێت سیلەی ڕەحمی جێبەجێ بکات و بەزەیی زیاتر بێت و دڵی بۆ کەسانە بسووتێت کە پێویستی بە هاوکاریانە و لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا هاوکاری ئەو کەسانە بکات. ئێستا ئێمە لە کۆتا ڕۆژەکانی مانجی پیرۆزی ڕەمەزانین. لە پرۆگرامی مانچی دیمەنی ئەمجارە لە هاوڵاتیانی خۆشەویستمان دەپرسین ڕەمەزانی پیرۆز چی فێرکردن؟ هەموو شتانێک کە لەو مانگە پیرۆزەدا فێری بوون بووە بە پەندی ئەوەی کە سوود لە هەڵەکانتان وەربگرن و ببێتە عیبرەتێک تاوەکو هەڵەکان دووبارە نەکەنەوە و دەتوانن ئەو سوودانێک کە لەو مانگە پیرۆزەدا بینیوتانە و لە دوای ڕەمەزانیش لەسەری بەردەوام بن. لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵمان بن. مانگەی پیرۆزە ئەوە نییە بێ بەس لە ڕەمەزانە ئەتو ئەخلاق و ڕەوشت و کردەوە و شتەکانە جوان بی. ئومەتی محەممەدی هاتیە ڕەمەزان شتێکی زۆر مهم بووە. هەندێک حازێکی ترەیە کە دژی خۆیەتی باسی ناکات. قوربانە کاتتان باش. سڵاو بەخێر بێ سەلامەت بی هەموو کاتێکت باش. بەخێر بێ جانەکەم ئەزیزی حیاتم بەڕێزی جانەکەم سەساو. ئێستا ئێمە لە کۆتا هەفتەی مانجی ڕەمەزانین. لە سەرەتای مانجی ڕەمەزان باسمان لە پیرۆزی ڕەمەزان کرد. باسمان لەوە کرد کە بۆ نمونە ئینسان کەسی موسڵمان لە ڕەمەزاندا زۆر شت هەیە کە فێری دەبێت. ئێستا کۆتا ڕۆژەکانی ڕەمەزانە وەکو دوو گەنج دەمەوێت بزانین ڕەمەزان چی فێرکردن. مانجی پیرۆزی ڕەمەزان سوودێکی هەبوو جگەلەوەی کە عیبادەتێکی پیرۆز بوو واجب بوو لەسەر شانی هەمومان. ڕاستی مانجی ڕەمەزانمان کە بەشەر دەتوانیت لێدا بگەڕێتەوە و بێتەوە سەرڕێسکەیەکی کە ئاینی ئیسلام دایناوە بۆ شێوەیە مرۆڤ لە سەم ڕێسکەیە بڕوە تووشی گێشە و گرفتێک نابیتن. ئەو کێشانێک کە لە ڕۆژانە هاتسوونی زۆر هەیە مەسەرەن لە ژیان ڕۆژانە لە هەموو کار و سبیەکدا بۆ نمونە یەکێک لە ترابلایت بێ ڕاوەستان هۆڕین لێدان دەنگ بەرزکردنەوە جوێندان شتی نەشیا و ئەوانە هەمووی هەبوو پێشتر. ئێستا لە مانجی ڕەمەزان کە گەڕاوەتەوە کەم بۆ ینی زۆر فەرقی کردووە. تا چەند شتانێک ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا فێری دەبین هەوڵمان داوە یاخود لەبیری ناکەین کە لە دوای ڕەمەزانیش بەردەوام بین لەسەری. تا ڕادەچی برێم زۆر نا بەگشتی ینی ڕێژەی زۆر کەمە بەردەوامبوون لە سەم ڕێسکەیە. بەڕاستی لە تەواوی ینی گەنجان و تەواوی تەمەنەکاندا. قوربان هەمان پرسیار لە جەنابەت دەکەم. مانجی پیرۆزی ڕەمەزان چی فێری جەنابەت کرد کە ئێستا لە کۆتا ڕۆژەکانی ئەم مانگە پیرۆز؟ مانجی ڕەمەزان ئەوە نییە عنی مانگەی پیرۆزە. مانگەی پیرۆزە ئەوە نییە بێ بەس لە ڕەمەزانە ئەتو ئەخلاق و ڕەوشت و کردەوە و شتەکانە جوان بی. یعنی لازمە پاش ڕەمەزانیش هەموو شتەکان ینی لەسەر ئەوەی بی کە ڕەمەزان بەڕێوە بردووە ینی ڕەوشت و بەڵێ بەڵ. ئێمە هەمومان وەکو قسە و قسانە دەکەین بەڵام ئایا هەوڵمان داوە کە لەسەر ئەو شتانە بەردەوام بین و جێبەجێیان بکەین بۆکە خۆی یان لە کۆتاییدا تەنها لە چوارچەوەی قسەدا دەمێنێتەوە؟ نا تەعەدێک باشە ئێستاکە یعنی بەڕاستی گەنجەکانمان زۆر ئێستا باشترن لە هەندێک لۆ ڕەمەزان لە پاش ڕەمەزان باشن ینی باشن. کەواتە ڕەمەزان زۆر شت لە تەسەڕوفاتی ئینسان و لە کەسایەتی و لەو شتە باشانەی کە لەو مانگەدا فێری دەبێ زۆر شت گۆڕانکاری بەسەردادێ. بەتەکید هەموو شتەکان گۆڕانکاری بەسەردادێ ینی ئینسان خۆی دەدۆزێتەوە لە ڕەمەزان ینی دەبی ینی ئیمان و ئەو شتانە هەموو بەهێز دەبیتن بەس ینی شەرتە لە پاش ڕەمەزان ئەو شتانە بەردەوام بیتن نەک ینی بەس لۆ ڕەمەزان بیتن. یان لە ڕەمەزان ئەو شتانە هەموو جێبەجێ بکەی و ینی پەلەینەکەی مەقسەدی میسالەن هەیە لە وەختی مەلا بانگدانی مەغریبی ینی سەرعیەکەی ئەو هەلێ دەکاتن ینی ماری یەکە شکاوت دەکات. بەس لە ڕۆیشتنەوە بە سیارە بۆ ڕۆیشتن بە سیارە و لە زۆر شتی تر ناتوانانی بۆ نمونە ئەگەر بزانێت تاخیر دەبێت نیم ساعت زووتر بڕاتەوە احتیادی ینی ئێستا لەگەڵ ڕێزم هەیە گەنجی زۆر ڕێکوپێکمان پێیا و لە ترابلایتەکان ئاوی دەژێرن یعنی خورمای دەدەن یعنی زۆر ئاسانکاری کرا یعنی ئەتوشارنی لە بچی و ماری بەسەرعی ئەدوو ماری خۆت کاولکردن یانی یەکەشکەش.
ڕەوشی ئینسان دەگۆڕێت مسلمان هەست بەو سوودانە دەکات کە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا دەیبینێت کاری باش و بەخشندەی و هاوکاری کەسانی دیکە. ئێستا ئێمە لە کۆتایی مانجی ڕەمەزانین دەمێ بزانم جەنابێت ئەو مانگە پیرۆزە جگەلەوەی کە عیبادەتەوە واجبە لەسەر هەمومان چی فێری جەنابەت کرد؟ والله ڕەمەزان بەخۆی خێر و بەرەکەتە. ڕەمەزان شتێکی خۆشە بەڕاستی ئینسان فێرە ئەدەب و ئەخلاق دەبی لە ڕەمەزاندا. ئەتو مەسیحیەک وەچی شتێکی خۆیان دادەی لە کنیان چەند پیرۆزە دەبی هەموو بسڵمانێک مانجی ڕەمەزانی زۆر بە مقەدەس ڕاگریت شتێکی زۆر پیرۆزە لەبەرەوەی من سارەیەک زار دێت چێ دەرێت سارشکەمە دەیبینینەوە نایبینینەوە ڕەمەزان ئەو خۆشیە و هەم لە سیحەتیش یەکەمە لە هەموو تۆپ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو شتەی کردی ڕەمەزانیدا ئەوەکدان یعنی لە بۆ ئومەتی محەممەدی هاتیە ڕەمەزان شتێکی زۆر مهم بووە. ئەگەر ڕەمەزانە بزانە کەسێک نەخۆش نییە بە دەنگمەن لەبەر ئەوەی کەم دەخوا. زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتیان دکتۆرێک نازانم چەند دەرهات لە بۆیان گوتیان ئەو دکتۆرە عیادەتی کردەوە هیچ نەخۆشی نەبوو. گوتیان کاکە دکتۆرێک بەخۆی لێرەیە حەزرەتی محەممەد خەڵک ناتانی زۆر ناخوا بای هەندێک دێتەوە کە نەفەسی بای خواردن و بای هەوای دێتەوە لە قەلبی خۆی یعنی ئەوەندەوە ناکە تووشی عەزیەت بی. بەڕاستی ڕەمەزان بەرەکەتێکی خۆشە لە ڕووی مسلمانان یعنی زەحمەتە شتی وە هەبی ڕەمەزانە سارێک زارە بیا سارە سێ زار باە خەڵک بەچی ئەدەب و ئەخلاقی وەردەگرت لەبەرەوەی ئەوڕۆ خەڵک زۆر بێ ئەوە بووە بەڕاستی ینی دەورەمەند دەبی مەغرور دەبی پارەی دەبی لە باتی لای خوای بگری دەچی سیارە 170 داژووە 170 داژوە لەبەرەوەی هەیتی و ئەگەر لە فەقیری خەڵک نییە خەڵکی بێدەراماتە ها تەمەشا مەکە ئێستا ئەمە پێش ئەو وەزعی پێش بنێ شەڕی داعش و شت ئەنگوستیلاگە $100 بکردبایە خەڵک دەیکڕی بگوت بە ئەو $100 نەیدەگۆنا ئێستا پرسیار دەکات چیان ئەنگوستە بە $2000 $100 کامەیە پێشەوەی بچینە ناو مەوزوعەکە بە تەواوەتی $100 یەک دەکا ئەوە ئەلماسی ڕەشە ئەوە ئەلماسی ڕەشە هەموو کاتێک لە 200,000 کەمتر نییە ئێستا ئەم دەرێم 200,000 خەڵک دەرێ هەیە 20,000 10,000 ئەوجا ئەوە شەرمێ هەمان شت برێ بەرێ دەرێ 20,000 وەچی ئەم نەمگۆ ئەلماسم ئەوە ئەلماسی ڕەشە شتەشکە پێنیشاندەم بە 25,000 دەرێ هەیە بە 2,000 یعنی خەڵک پارەی لەبەرچی نییە بەرێ ئەگەر بەرێ باسی بارودۆخ و ئەو زوروفێکی ئێستا بەگشتی هەمومان دووچاری بووینەتەوە دەمێ بزانم ڕەمەزانی پیرۆز ئەو مانگە پیرۆزە چی فێرە جەنابەت کرد کە ئێستا لە کۆتا ڕۆژەکانین بێ لەو شتانێک کە هەمومان دەزانین چییە؟ ڕەمەزان لەبەر ئەوەی کە ئەدەب و ئەخلاقەکی جوانی تێدا لەو بسڵمانان ڕەمەزانان خەڵک دەبی نەرمونیاربی ئەتکو نەرمونیاربی نابی ئەتو زمانی خۆت گرتیە و ڕۆژیت گرتیە و زمانی خۆت بەڕەڵاکەی زوم بە خەڵک دەی نابی ینی کابراک بکەندا دەڕوا کە تەواو نییە یان تووڕێ لە مارێ یان پارەی نییە حەسەبی بووە شتی پێ ناکڕێ ئەتو نابی دەبی هێوری کێوە لە کۆتا هەفتەی مانجی پیرۆزی ڕەمەزانین هەمومان دەزانین ڕەمەزان چەندەها شتی باشی هەیە جگەلەوەی کە واجبە لەسەر هەمومان لەو مانگەدا عیبادەتی خوای گەورە بکەین و بە ڕۆژوو بین. دەمێ بزانم لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا جەنابەت چی فێر بووی؟ سەرەتا بەخێر بێت سەر چاوانم تەبەن مانگی ڕەمەزانی پیرۆز ینی وەکو شتێکە کە ئامۆژگاریەکە وەکو شتێکە بیرەوەریەکە ساڵی جارێک دێتەوە یادمان دەبێ کۆمەڵی ڕێسا و یاسا و ڕێسایی دینی هەیە دەبێ بیگرینە بەر ئەوش کە واجبە و فەرزە لەسەرمان من ئەوەی کە زیاتر سرنجی منی ڕاکێشابێت لە مانگی ڕەمەزانە بە نسبەتی ڕۆژوگرتن برسێتیە چکە زۆر کەسەیە هەبوونە بە حیاتی برسی نابێ بەڵام کە دەوڵەمەنە کە بە ڕۆژووی گرت برسی دەبێ ئەوجا تێدەگا کە خەڵکانە ئاهی برسێتی ئازاری برسێتی چەندێک زۆرە ئەوجا دڵی زیاتر دەکرێتەوە دڵی فراوان دەبێت دەچی هاوکاری فەقیر دەکات چکە برسێتی نەکێشتووە
ئەوە یانی شتێکی وەک بڵێن سەرەکی تاسیرم لێ دەکەم من زۆر شتە باشەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزە دوای ئەوە شتەکانی تر یانی زیاتر لە خوا نێزێک بوونەوە زیاتر تاعات و نوێشکردن زیاتر بە خۆدا چوونەوە بۆ هەڵەکان بەسەر مرۆڤ نییە هەڵە نەکا زیاتر سڵح و لێکتر خۆش بوون و سەماحەت و ئەو چانە دەبی کەسێک لێت عاجز بووە نمونەیەکت بۆ بێنەوە من تقریبا 6 مانگ پێشەسا کابراایە کە بوو بسن سایق تەکسی بوو ئێواران دەمی هێنا ئەو دەمی بدەوە جارێکیان لە دووری ماڵی خۆمان دایگرتمەوانە لێ عادز بووم ئێتر نە تەلەفۆنم بۆی کردەوە نە هیچ هەتا ئەم بینی سەلامشم لێ ناکرد سەلامیشی لێم ناکرد لەو 3 ڕۆژ پێی سەهات دیگەر مازاکەم غەڵەتمە بەرامبەر تۆ ئەتۆ مامیلێکی باشی من بەڵام گوت وەڵام من هیچم نییە لەگەڵ تۆ بەڵام من جارێک کە دیتم بچم سەلام لێکم ڕووکرداوە لەبەرەوە من دیارە پێی ناخۆشە بۆ نمونە یعنی ئەو شتانە هەیە دەبینی مەسەر لە مانگی ڕەمەزانە کەسێکە لەگە کەسێکە عاجزێکی یاخود شتێکی هەیە هەوڵەدا کە ئەو ڕەقوچینەی کە لە دڵێتی وەکو بەرگێکە فڕیدا بەرگێکی نوێی تازە پاک و بێگەر بکاتە بەری پێشوازی لەو کەسانە بکات و ژیانێکی تازە یاخود ڕوحێدێکی تازە بداتە خۆی و بەرامبەرەکەی بۆ دروستکردنی جوانکردنی هەڵسوکەوتی خۆی بە شێوازێکی باشتر ئەو هەموو شەب باشەکان بوو کە لە ڕەمەزاندا فێری دەبین ئەی بۆ ناتوانانی لە دوای ڕەمەزانی شتە سەرەوانە بەردەوام بین زای چۆرە مشکلێکی لە ڕووی ڕۆژوگرتن و لە ڕۆی نوێشکردنەوە لە ڕۆژی تاعات و لە ڕۆژی ئەوانەوە یعنی سا کە زمانی یەکێ بکەیتەوە دەمی یەکێ بکەیتەوە بڵێ لە ڕووی دینە و فەلسەفەت بۆ لێدا ئەحادیسی وات بۆ دێنێتەوە کە ئەحادیسەکان کە بەرژەوەندی خۆی لەو مۆقفۆیە بەرژەوەندی خۆی تێدا بێ بەکاری دێنێ بەڵام هەندێک شتی تری هەیە هەندێک ئەحادیسی ترەیە کە دژی خۆیەتی باسی ناکات دەبێ بڵێ هەموو شتەکان بە بەرجی خۆی دەدورێت ئەوایە ینی زۆر بکاتەوەی ساکە بۆ ئەمن مانگی ڕەمەزان فەرقی چێ لەگەڵ مانگکاین ترە هیچ فەرقێکی نییە هەر ڕۆژ ڕۆژی خوایە مانگی خوایە بەڵام ئەو مانگە تۆزێک التزاماتی دینی زیاتێدایە بەڵام مانگکاین تر تێدا نییە بۆ شێوازە یەکەی نازانانی خەڵکانێک بە شێوازێکی وە وەکو بڵێ مانگی ڕەمەزان دەکاتە بەس مانگی عیبادەت مانگەکانی تر کە بووە جەژن شلێکاتەوە وردە دەشتێکاتەوە و دێتەوە سەر ڕێچەوە یاساکەی خۆی کە پێش ڕاهاتەوە لەسەری کەسان شێنە دەستی پێوە دەگرن لیزامی پێوە دەکەن زیاتر هەشتە دەمێتەوە سەر تاقە شخصی نەفەرەکە خۆی نەفەر خۆی لێکدانەوەی بیرکردنەوەی لە بیئەی خانوادی بڵێن بیئەی عایلی ئوسری خۆی چۆن بەخێو کرابێت لە منداڵیەوە چۆن تربێت درابێت چۆن بەخێو کرابێت لەسەر یەک یاساڕاتێکی نادات ئەگەر بە خراپی بەخێو کرابێت بە شێوازی بێهمانی بەخێو کرابێت ژیانی ڕۆژووی هەڵسو کەوتی برادرە ڕەفقاتی هەموو شتێک بە هێمالی دەگرێتەوە دەمەوێت بزانم جیاوازتر لە هەموو مانگەکانی تر لەو مانگەدا چی فێر بووی وڵی فێرموسییانە کابراایەک ئەوڕۆ مانگەی پیرۆزە کە لۆ خێر و عسەناتی بکە ئەگە هاتبی نعمەتێکی گەلە گەورەی بەڕاستی ئەوی هەیبی فرسەتە لە ئینسانی چکووە تو بەشەرە دەقە و سانیە نازانی چ وەخت دەمری بەڵام لە پێشەوە خۆتەشی ڕوانکە لەبەر ئەوەی ئەو مانگە یانە تایبەتە لە 12 مانگ ئەو مانگەیە تایبەتێکی گەورەیە بەرێش باش ئەو تایبەتیانی کە لەو مانگەدا هەیە کە ئیسان وا لێ دەکات فێری سەبر و تەحەموول بێت وای لێ دەکات هەست بە سجی برسی کەسانی هەژار بکات بۆ هەوڵمان نەداوە بەردەوام بینە سەر ئەو شتانی کە لەو مانگەی پیرۆزەدا فێر دەبین لە دوای ڕەمەزان بە قورئان خۆی ئەگەر ڕاستی دەوێ یانە ڕەمەزان ڕاستە تایبەتە خێری بەڵ ئەگە پشتی ڕەمەزانی ئینسان پێی بکرێتن هەیبی ئیمکان هەیەبی خێر و حەسەناتی بکە نعمەتێکی گەلە گەورەیە یانە خێر و حەسەنات دەکە ئەدی کو ئەدی جەرجێ من باشە هەندێک شت هەیە نەپێویستی بە پارەیە نەپێویستی بە مادی بوونیشە بەڵام ئێمە نایکەین لەوانە ئێستا لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا هەز دەکەین کە ڕووداوی شەڕکردن و قسەی ناشیرن و ئێواران لە ترافیکلایتەکان دەمەقاڵی نێوان شۆفێرەکان و هەموو شتە ناخۆشانێک کە لە پێش ڕەمەزاندا ڕووی دەدا لێسا دەکەم بۆتەوە بۆ واناکەین ئەو سوودێک کە لەو مانگە پیرۆزەدا بینیومانە کە ڕۆژوو بۆ وای کردووە ئەو شتانە گۆڕانکاری بەسەردا بێت لە دوای ڕەمەزانیش بەردەوام بێت بەڵێ حقت وایە بەڕام ئەو ملەتێمە بە خۆت نزانین تەبعاتی خاصن ملەتی کورد یانە بەڕاستی هەموو دنیا گۆڕانکاری کردیە ملەتی کورد هەتا ئێستا هەر لەسەر وەکەی تەبعاتەکەی خۆیتی گۆڕانکاری نەکردی بە هیچ هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەوە وعیە وعی نمایە
ناسا پێشڕوانە بۆ دەرەزەی ئەلان خاستن ئەو جیلە ئیسەپایە بۆ خاستن ئەلان هەریست نما ڕەحم نما بەرەکەت نما خزماتی نما هەر هەموو شتێک ڕۆی کاکو بەڕاستی باشە باسی خزمەتی کرد دەمێ بابا لەسەر خزمەتی قسە بکەین خزمەتی هەموو تەمەنێک خزمی هەیە بەڵێ بەڵام تەماشا دەکەین هاتوچۆ کەمتر بۆ تۆ ینی پەیوەندی بە تەمەنەوە نییە ینی گەورەکانی شاچۆ یەکتری گەورەکانیشیانە نانما زۆر وەزاکە ئالۆز بووە نانم هەموو شتە گۆڕانکاری زۆری بەسەر هاتیە مامەجاد دەمێ بزانم جیاوازتر لە هەموو مانگە پیرۆزەکانی ڕەمەزان کە لە ساڵانی ڕابردوو بینیوتە شاڵات چەند مانجی ڕەمەزان تریش دەبینی و تەمەنیش درێژ دەبێت ئەو مانگە جیاوازترین و شتێکی نوێ چی بوو فێربووی لەو مانگەدا بەخوا لەو مانگەی زانە بەڕاستی تەمان دەبینم عاڵەمەشی فەقیر زۆرە لەو شارەی دەوڵەمەندی زۆریش لەو شارەی هەیە کە دەبینم یانە بەڕاستی بخۆم کە کابرایشی نەک بڵێم ماوەکە بکەم کە دەڕۆمێ زۆر فەقیر هەیە هێوارێ یانە نوقسانێکی زۆری لە مالی خۆی هەیە یانە ممکنە دوو مانگ دەبێ شەخص دەناسم سێ مانگ دەبی گۆشتێکی نەکرێت لەو ماڵ منداڵی خۆ ئەو زۆرە تو یانە تحمل کە زۆر زەحمەتە ئینسانی فەقیر لەو شاری گەلە زۆر بووە لۆی بەرپرسیاریش حکومەتە فەقیر زۆر بووە ئەو کەسانەی کە نیتیشیان دڵیشیان باشە دەیانێ بەبەخشن ئەوانیش بەڵام نیتیان ئەوانیش نیتیان نیتیان نا وەڵڵاهی بەخشین کما بەڕاستی بەڕاستی کم بووە ئێستا زۆر شخصی من دەنازم زکاتەکەش نادەخوات کەرەوە نا تەعەدێک باشە ئێستاکە یعنی بەڕاستی گەنجەکانمان زۆر ئێستا باشترن هەبوونە بە حیاتی برسی نابێ بەڵام کە دەوڵەمەنە کە بە ڕۆژووی گرت برسی دەبێت بە قوربان نارم دەگەڕێتەوە سە ئینسانەکان بەخشین زیاد دەبێت ئینسانەکان بەزەیان زیاتر دەبێت سی لە ڕەحم ئەگەر لە پێش ڕەمەزاندا نەما بێت خەڵکات شوی دەوروبەر و خزم کەسەکانی خۆی دەکاتەوە ئەوە شەیتان بەزرایتەوە ئەوە شەیتان بەسترایتەوە دەبان باشە کە شەیتان بەڕەلاکرا ئیدی هەموو شتوەک خۆی لێ دێتەوە دەبان هەرەوەڵام شتێک خۆی لێ دێتەوە باشە بۆ ئێمە هەوڵ نادەین هەموو شتە باشانەی کە لەو مانگەی پیرۆزەدا فێری دەبین لە دوای ڕەمەزانیش بەردەوام بین لەسەری بە قوربان نارم دەگەڕێتەوە سە ئینسانەکانە ینی چ دەرێ ینی نازەم چ برێ بەگشتی قسام بکەی دەتەوێت چی بڵێ چی دەڵێ لەسەرەوە وەڵاهی برێم چ برێم ئینسانەکان دەبی لەگە یەک باش بن و لە پاش ڕەمەزانش هەروەشی خۆیان بن و هەروەست ببرم ینی نازام لەو مانگەدا جیاوازتر لە هەموو مانگەکانی تر چی فێر بووی جەنابەت چی فێر بووم عیبادەت دەبان مانگەکانی کەش عیبادەت یعنی دەتزانی کە بۆ نمونە دەبێ عیبادەت بکەی واجب بوو لەسەرت دەبان باشە جیاوازتر لە عیبادەت چیتر فێر بووی چیتی فێر بووم وەڵا ئینسانیەتی فێر بوویمە ئینسانیەتی دڵسۆزی و بەزەی و ئینسانیەتی کە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا فێری بووی دەتوانی لە دوای ڕەمەزانیش بەردەوام بی لەسەری وەڵا هەزەنارم دەگەڕێت و سە ئینسانەکەی جەنابەت باباسکەین بەڵێ دەتوانی بەردەوام بی لەسەری بەڵێ لە مانگەکانی پێشووتر ساڵەکانی پێشووتر هەست بەوە کردووە کە ئەو شتانە فێری دەبی لەسەری بەردەوام دەبی بەڵێ بەردەوام دەبم بەردەوام بوویت ئێستا دەبینین مانجی پیرۆزی ڕەمەزان ڕووداوی هاتچۆ کەمتر دەبێتەوە شەڕکردن کەمتر دەبێتەوە شەڕە مەسەلەن قسەی ناشیرن و ئەوانە هەمووی کەم دەبێتەوە بەڵام کە ڕەمەزان کۆتایی پێدەئیدی ئەوانە هەمووی زۆر دەبێتەوە کەواتە ئێمە ئەو سوودەمان لەو مانگە نەبینی و هەوڵمان نەدا لەسەر باشەکانی بەردەوام بین وایە 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 سەکەتەوە ڕاستە قسەت چی لەسەرەوە ینی چی بۆ کەسانە دەڵی کە تەنها لە مانجی ڕەمەزاندا شتە باشەکان جێبەجێ دەکەن بەڵام کە ڕەمەزان کۆتایی بەیادی دەگەڕێنەوە سەر بەرنامە کۆنەکەی جارانیان بە قوربان ئێستا لە ڕەمەزان پێم وتی یەکەم جا شەیتان پێ دەڵێ ئەوە شەیتانەکە بەستراوە شەیتانەکە بەسترایتەوە لەگەر ئیزدان نییە دوای ڕەمەزان نارم دەگەڕێتەوە سە ئینسانەکەی ئەگەر ئینسانەکە خودی خۆی باش بی ئەوە هەموو شتێک باش دەکات ئەگەر باشش نەبی ئەوە هەروەشی جاران دەبیت و هیچی پێ ناکرێت چاوت ماز دەکەم ئێمە لە سەرەتای مانجی ڕەمەزان کە ڕەمەزان دەست پێ دەکات باسی سوودەکانی ئەو مانگە پیرۆزە دەکەین باسی ئەوە دەکەین کە لەو مانگەدا بەزەی و سۆز زیاد دەبێتون و خەڵکانێک سی لێ ڕەحم جێبەجێ دەکەن کە لە پێشی ڕەمەزاندا جێبەجێیان نەکردووە بەڵام ئێستا لە کۆتاییەکانی دەمانوێت بزانین ئێمە چی فێر بووین لەو مانگەدا بێگومان مانجی ڕەمەزان مانگێکە کە مانجی ڕەحمەتە خوای تەعالە کە ئەو مانگەی دانا بۆ موسڵمانان و
دەرس و ئەوەی زۆرە ینی عیبرەتی زۆرە و مانگە یەک لەوانە کە دەوڵەمەندەکان فێرەکە کە پرسیانەکە بۆ ئەوی هەژارەکانیان بەبیر بێتەوە کاتێت و بەسی ئەبی حتمەن ماڵە هەژار بەبیر دێتەوە ڕەمەزان مانجی پاکبوونەوەی دڵەکانە و تەسفیەکردنی مرۆڤە لە هەموو ڕوویەک ینی هەم لە ڕووی ئاینی هەم لە ڕووی کۆمەڵایەتیش بێگومان مانجی ڕەمەزان ئەو مانگەی کە خوای تەعالا بە گەورەترین مانجی دەستنیشان کردووە مانجی ئەوەیە کە ئینسان تەسفیەی خۆی بکە و لە ڕووی ئاین و دینەوە و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە سوودی زۆرە بێگومان ئەو سوودانەی کە لەو مانگە پیرۆزەدا دەیبینین و هەست بە هەموو باشەکانی دەکەین بۆ کەسانێک هەن ینی بە دیاریکراوی ناتوانن لەسەر ئەو سوودانەی کە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا بینیویانە لە پاشی ڕەمەزان بەردەوام بن لەسەری جا لێرە ئەمە بەڕاستی ئەوە کارەساتە هەموو ساڵێکیشکە لە دوای مانجی ڕەمەزان یەکەم وتاری مامۆستایانی ئاینی لەسەر ئەو باسەیە کە بەداخەوە خەڵکانێکن یان تەنها لە مانگی ڕەمەزان خواناسی عیبادەت ئەنجامەدەن لە پاشی ڕەمەزان دەستنەوە سەر هەمان بەرنامەی پێشووی خۆیان ئەمەش لەناو عولەمایان پێ ئێڵێن ڕەمەزان پەرستن چونکە ڕەمەزان تۆ کە خوا بپەرستی لە هەموو کاتێ خوا هەیە لە هەموو کاتێ عیبادەت هەیە بەڵام مانجی ڕەمەزان چونکە مانجی ڕەحمەتە خەڵک زیاتر ڕوو لە تەخوا بە عیبادەتەکە زیاتر خواناسی ئەنجامەدا بەڵام ئەوە گەورەترین هەڵەیە چونکە تۆ چۆن لە ڕەمەزان گەرم و گوڕی سەر عیبادەت و خواناسی بە هەمان شێوەش دەبێت لە دوای ڕەمەزان ئەم گەرم و گوڕمیەت هەبێ چونکەکەنا ئەوە بەڕاستی کارەساتە یەکەم وتاریش لە دوای ڕەمەزان لە هەموو مامۆستایانی ئاینی باسی ئەو مۆزوعە کرێ بەڕاستی بەداخۆمە هەڵەیە هەڵەیەکی زۆر گەورەیە چونکە ئەتوو یعنی چۆن لە ڕەمەزان وها بە گەرم و گوڕی دەبینین خۆ مزگەوتەکان لە مانجی ڕەمەزان جێگا نامێنێت بەڵام بەداخەوە دوای ڕەمەزان مزگەوتەکەی ئێمە 1000 ماڵە 6 کەس دێتە نوێژێ ئەو خەڵکە لەکوێ 1000 ماڵە 6 کەس دێتە 1000 ماڵ بڕواتە بی ینی من 10 ساڵ لە مزگەوتێک بووم 1000 ماڵی لێ بوو نوێژی بیانیان 7 کەس بوو ئێستا چەندە ئێستا کە مانجی پیرۆزی ڕەمەزانە قوربان زێنیە زێنی ئەوە هەڵەیە ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە چونکە خواتەنە لە ڕەمەزان ناپەرسترێت یعنی ئەسڵەن بەعەکسەوە لە مانگی ڕەمەزان هێن هونەری تێدا نییە چونکە خەڵک بەعام ڕوو لە مزگەوتەکە هونەر ئەوەیە دوای ڕەمەزان ئیستیقامە لەسەر و خواناسی هەبێت بەڕاستی ئەمە هەڵەیە هەڵەیەکی زۆر گەورەیە دەبی مامۆستایان زیاتر خەڵک هۆشیارکەنەوە هەرچەندە مامۆستایان درێغیان نەکرد بەڵام خەڵک وا فێر بووە دینی بە عادەت وەرگرتووە بەداخەوە ئەمەش هەڵەیەکی بێگومان باشە ئەو هەڵەیە کە هەڵەیەکی ترسناکە کوشندەیە چی بکرێت تاوەکو ئەو هەڵەیەت ڕاست بکرێتەوە بێگومان ئێمە لە ناوە خۆمان برین ناو کوردستان ئێمە بەداخەوە ینی فکرەی جیاواز زۆر بووە یعنی ڕئیس جیاواز زۆر ئەمانش کاریگەری زۆرە لەسەر ئەو باسی ینی مەسەلەن ئێستا لە مانگی ڕەمەزان یەک دەڵێ سەڵات و تەسبیح دروستێک دەرێت دروست دەرێ بیدعەیەک دەرێ بیکە ئەوەش عەقیدەی خەڵکی شێواندووە بەڕاستی بەعام ئەوەی بکرێ ئەوەیە کە مامۆستایان خەرک وا تێبگەینن کە لە هەموو کاتێک خواناسی ئەنجام بدەن نەک تەنها مانگی ڕەمەزان ڕاستە لە مانگی ڕەمەزان خەڵک زیاتر لە مزگەوت و عیبادەتەکە بەڵام دەبی بە هەمان شێوە لەسەر هەمان سکە بەردەوام بن ئیدی مامۆستایانی درێغیان نەکردووە ئەوە خەڵکە یعنی ئامۆژگاری مامۆستایان وەرناگرێ بەخۆش دەزانی قوربان لە کوردستان وەسائلی زۆر بۆ یعنی لادان لە دین بەڕاستی وەسائل گەلێک زۆر بووە ئیتر مامۆستایان درێغیان نەکردیە هەر ئەوەندەشیان پێ دەکرێت ڕاستی خەڵک دەبێ خۆی یعنی خۆی ئەوەی خۆی بکات بەڕاستی خۆی تەسی خۆی بکات سڵاو قوربانە و کاتت باش سەرچاوم باشی بەخێر بێ زۆر سپاس لە کۆتا ڕۆژەکانی مانجی پیرۆزی ڕەمەزانین لە جەنابەت دەپرسم ئەو مانگە پیرۆزە چی فێری جەنابەت کرد لە زۆر شتی فێرکردین یعنی زۆر شتی باش ڕەمەزانێکی زۆر خۆشە گەرمان نییە و تێنی ناوی برسیم نابی و خەڵکەکی زۆر دێتە دەرێ و دەمەوێت بزانم چی فێر کردی بۆم باسکە بە دیاری کراوی لای فێری زۆر شتی کردین لای ناچینە دەرێ مەسەلەن تەماشە ناموسی خەلکی ناکەین تەماشە زۆر شتی ناکەین لەبۆی گەنجەکە و قسەی دەکەی پێش ڕەمەزان واتان دەکرد ناو لە ڕەمەزانی شارەوامان دەکە بە زۆر خەڵک هەیە ئەو شتەی دەکا هەرێ وڵا لە ڕەمەزاندا ئەو شتانەی کە پێشتر دەیکرد نایکە بەڵام کە ڕەمەزان بوو کە ڕەمەزان کۆتایی پێ دووبارە دەست پێ دەکات هەرێ وڵا هەیە بەد لۆ ڕەمەزانەکەی بە ڕۆژی و نوێژی دەکا پاشی ڕەمەزانی عینە فعل و ئیشەکەی خۆی دەکاتەوە بەردەوام دەبێت خۆ لە دوای ڕەمەزانی شەر هەیە وڵا بۆ وایە ینی بۆ ئەو پندانێک کە لە مانجی ڕەمەزاندا فێری دەبێت بەردەوام نابێت وڵای ئەوانە ئەو کەسانە ڕەمەزان پەرستن بەڵێ چی بکرێت ئەو چاکە و ئەو شتە باشانەی کە لەو مانگەدا فێری دەبینە سەری بەردەوامی لە مانگەکانی وڵای نوێژ و ڕۆژی و چاکە و باشی و یارمەتیدانی خەلکی و ئەوە بە هەمووی هەیە بەڵێ ئەگەر بتەوێت یارمەتی کەسێک دەتوانانی لە هەموو کات و ساتێکدایە هەرێ وڵا بەس هەر باشترە لەو مانگە هەموو بەڕێزانەی کە لەو پرۆگرامەدا قسەیان کرد کۆک بوون لەسەر ئەوەی لە ڕەمەزاندا فێری دەبن
دەبێت لە دوای ڕەمەزانیشدا بەردەوام بن لەسەری و مامۆستایەکی بەڕێز باسی لەوە کردوتی هەندێک کەس هەن تەنها ڕەمەزان پەرستن لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا هەموو چاکەکان دەکەن عیبادەتەکان وەکو خۆی جێبەجێ دەکەن بەڵام کە ڕەمەزان کۆتایی پێدێت ئیدی وردە وردە لە دوای ڕۆژانی جەژن دەگەڕێنەوە سەر ڕێزکە کۆنەکەی خۆیان ئەوەش هەڵەیەکی کوشندێ و دەبێت خەڵک هۆشیار بکرێتەوە لەسەرەوەی کە نابێت بەردەوام بێت لەسەر هەڵەکانی پێشووتری ڕەمەزان جگەلەوەی کە مانگێکی پیرۆزە بەڵام زۆر شتی جیاوازترمان فێر دەکات فێرمان دەکات کە سەبر و تەحەمولمان هەبێت و ئێمەش دەبێ ئەو سەبر و تەحەمل و ئارامیەی کە لەو مانگە پیرۆزەدا فێری دەبین و بەرگەی هەموو ناخۆشیەکانی دەگرین وەکو تێنوێتی و زۆر جار تووڕێیی و برسێتی کاریگەری هەبێت لەسەر ژیانی ڕۆژانەمان لە دوای مانجی پیرۆزی ڕەمەزانیش هیوادارم ئەو سوودانەی کە لەو مانگە پیرۆزەدا بینیومانە لەسەری بەردەوام بین لێستادا دەبینین ڕووداوەکانی هاتوچۆ و شەڕکردن و هەموو جۆرانە کەمتر بۆتەوە و بۆ هیوایم کە لە دوای مانجی پیرۆزی ڕەمەزاندا ڕوو لە زیادبوون نەکات و بەرەو کەمی بڕوات ئەمنە زۆری براهیمم پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەشم پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر بن ماڵاوە